بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برای گەورە و بەڕێز و خۆشەویستم دکتۆر ئەحمەد و جەنابی مامۆستا مەلای ئیسماعیل و سەرجەم برایانی بەڕێزم، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقیبەتمان خێر کاتن. خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە یا ڕەب العالەمین. برا شیرنەکانی خۆم، ئەگە لە یادتان بێ ساڵی پار هەر لێرانە لە خزمەت دکتۆر ئەحمەد دابووین و دەشەوی خۆشمان بەسەر بردن، بەڵام تەقدیری خوای پەروەردگار وا بوو کە دکتۆری برا ماڵەکەی لێرانە نەما و ئیش و کاریشی زیاتر کەوتۆتە دەڤەری ئەو لای، لەبەرەوە نەمانویست باری زۆر قوڕسکەین، بەڵام ئینشاءالله هەتا تەمەن باقی بێ و ئەویش ما بێتن ئینشاءالله بەلای کەمی 27ەکان لێرەدا دەنشین ئینشاءالله تعالی. خوای گەورە عاقیبەتمان خێرکا و لێمان قبوولکە ئینشاءالله. بابەتێک کە بەڕاستی خۆم بە شایستەی نازانم کە باسی کەم، بەڵام ضرورەتی ژیان و ضرورەتی لەحەزاتی من و تۆ ئەوە پێویستەکە کە ئینسان ئاشنا بێ، پێویست ناسینی خودایە تەبارەک و تەعالە. خوای پەروەردگار وەکو تازە دکتۆر ئیشارەی پێکرد کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ شتێک چوو بوو کە دەستکە ئاگرێک چی لە ئاگرێک بینیتن. ها لە کوردەواری خۆمان دەڵێ پێیان دەگۆ قەدیم، نازانم ئێستا و گەنج و شەبابانە ئەزانن چی لە ئاگر چییە، یعنی هەموو جارێکە ئەو وەسائیلی خۆگەرمکردن و شتوالێ و شێستا نەبوو. هەموو کەس لە ماڵی غازی هەبی و هەموو کەس لە ماڵی نەفتی هەبی و دەچوو جیران دەچۆ ماڵی جیران دەستکە هەر دەستکە چیلە چی بینە، دەستکە چی لە ئاگرە چی بینە، بۆی کە سۆبەی پێکا یانەوەتە ئاگرێکی پێ بکاتەوە. خوای گەورە تەبارەک و تەعالا برا شیرنەکانی خۆم زۆر گرینگە ئینسان لەو محاضەرەی لەو دەرسەی ئەم شەو وەریگرین هەمومان بە من و بە ئێوە شەوە. الحەمدولیلا هەمووتان خوا ناسن و هەمومان ئینشاءالله بۆ خوا لێرە کۆبووینەوە، بەڵام زۆر گرینگە ناسینی خوا تەبارەک و تەعالا بە ناخماندا بێتە خوارەوە. هەر یەکمان لە معاملەی ڕۆژانە و هەڵسوکەوتماندا بۆمان دەردەکەوێت تا چەند خوا ناسی، تا چەند ئەو خوایی کە تەبارەک و تەعالا دەیپەرستین ئاشناین پێیوە و ناسینی خوای پەروەردگار بۆتە مەلەکە لە ناوماندا. برا شیرنەکانی خۆم، هەر کەسێک کە خوای بناسی ئەگەر بە تاقی تەنێژبی لە ناو کۆمەڵگە و مجتەمەعێکەوە زۆر مهمە ئاگات لێبیت. هەر ئینسانێک لە هەر زروف و سەردەمێک خوای پەروەردگار بەڕێک و پێچی بناسیتن، ئەگەر بە تاقی تەنێ لەسەر زەوی بینیت و هەموو خەڵک کافر بێ، خوای گەورە پشتی تێ ناکاتەوی، خوای گەورە فریای دەکەوێ و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چی بێوێتن بۆی دەکات. نمونەش گەلک گەلک زۆرن، دوای دێ مەسەرەن دێک نمونان. گرینگ ئەوەیە ئەگەر کۆمەڵگە و مجتەمەع پێکەوە هەمووی خوا ناز بوو، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەیانکاتە دەسەڵاتدار و دەیانکاتە خاوەن ئەمر، وڵاتیان دەداتە دەست. بەڵام ئەگەر لە ناو کۆمەڵگە و مجتەمەعیشدا خەڵکێکی تاک تاک هەبوو موسڵمان و بۆ خوا سوڵحا و خوای گەورەی وەکو خۆی ناسی، خوای پەروەردگار هەرچی ئەو عەبدەلەی داوا بکە بۆی دەکات. تەماشەیەک نمونەی گچکە ئەصحاب الکەهف گوێتان لێ بووە، سونەتیشە هەموو هەفتان سوورەتی کەهف بخوێنن، وانییە؟ 7 کەس بوون لە ناو کۆمەڵگەیەکی فاسد، کۆمەڵگەیەکی بتپەرست،
وە فشاریشیان لەو حەوت کەسانە کردووە ڕازی نەبوون ئەو حەوت کەسە یەکتاپەرست بن، ویستویان ئەوانش کافرکەنەوە، ڕایان کردووە هەڵاتوون، فیراریان کردووە چوون بۆ ئەشکەوتێکی. خوای گەورە تەبارەک و تەعالا چی بۆ کردنیە موعجیزەیەک هەتا ڕۆژی قیامەت باز دەکرێت. 309 ساڵ خەویان لێکەوت. جارێ خوای گەورە چ دەفەرمێ فەضەرەبنا عەلا ئاذانیهم. ئینسانەگە خەوی لێکەت بە چۆ خەبەر دێ؟ بە دەنگە دەنجەوە خەبەر دێت. چاوت قەپات دە بەنەزێکی بە 1000 کەس بە تەنیشتدا بڕوە نایبینی، بەڵام ئەگەر دەنجی دوو بەردان هاتووەیەک کەوتر خوڕەخوڕی بارانی هات دەنجی هەوری هات ئەتوڕا دەسڵەچی. لەبەرەوە دەفەرمێ فەضەرەبنا عەلا ئاذانیهم، دەفەرمێ بیستنمان لێ وەرگرتنەوە، گوێمان قەپات کردن، گوێیان لە هیچ نەبێ. 309 ساڵ. ئەو جا تەماشەکە بۆ ئەو حەوت گەنجەی ئینەهم فتیە، حەوت گەنج بوون. دەفەرمێ وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين. خوای گەورە دەستکاری سیستەمی خۆر هەڵاتنی کرد. خوای گەورە تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی دەستکاری سیستەمی خۆر هەڵاتی ئەو خۆرەی کە هەڵدێ کە نیزامێکی بۆ داناوە، سیستەمێکی بۆ داناوە لەبەر خاتری ئەو حەوت گەنجەی کە ئامادە نەبوون ببنەوە بتپەرست، لەسەر تەوحید و یەکتاپەرستی بمێننەوە، دەستکاری خۆر هەڵاتنی بۆ کردن. لەبەرەوە ئەو خۆرەی کە هەڵدات قەدەری خوای گەورە وابوو لە ناو ئەشکەوتەکەی دەدا. 309 ساڵ ئەو خۆرە لەوانە بدا دەیان سووتێنیت. لەبەرەوە دەفەرمێتن وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين. ئەی محەممەد عليه الصلاة والسلام تەماشە ناکەی کاتێک کە خۆر هەڵدات بە خۆرمان دەگۆت تۆزێ لای ڕاست بگرە، لە ڕێڕەوی خۆت و لە محوەری خۆت لادە بۆی کەوە ئەصحاب الکاف نەکەوی. لەبەرەوە لەبەر خاتری مەچوونەوێن دەریاوانە. شتێکی زۆرە گەر بەس باسی وانە بکەین کیفایەتە، بەڵام پێم خۆشە لە هەر بابەتێکاوە سەنستان بۆی ڕاکێشم کە ئەگەر ئینسان خواناز بوو، خوای ناسی خوای گەورە چی بۆ دەکات. برا شیرنەکانی خۆم هەرچی پێغەمبەر کە هاتووە عليهم الصلاة والسلام لە ئادەمەوە هەتا خاتەم، لە ئادەمەوە هەتا خاتەم، لە فەرمودەیەکی داهاتوە دەفەرمێ 124,000 پێغەمبەر خوای گەورە نردوویەتی عليهم الصلاة والسلام. ئەوجا هەرچی مەخلوقاتە کە خوا خەڵقی کردووە بینە بەر چاوی خۆت، لە زەڕەیەکی بگرە هەتا مەجەڕەیەکی، هەرچی مەخلوقاتە کە خوا خەڵقی کردووە، لە حەیوانێکی زۆر زەبەلاحەوە هەتا ئەمیبایەکی گچکە، هەتا خانە. ئەوجا هەرچی شاخ و زەوی و زەریا و دەریا هەیە خوا خەڵقی کردووە، و هەرچی کە عیبادەتیشە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا واجبی کردووە لە سەرمان دایناوە، دەزانن هەمووی بۆ چییە؟ هەمووی بۆ ناسینی خوایە، خوای بناسی. دعوەی هەموو پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام بۆ چ بووە؟ بۆی کە خوای بەتاک و تەنیا بناسی، کە هیچ خوایەکی تر نین شایستەی پەرستن بن جگە لە ئەڵڵا. لەبەرەوەش ململانەی ئەتباعی پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام و پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام لەگەڵ تاغوت و فیرعەون و نەمرود و جەلادەکان لەسەر چ بووە؟ لەسەر ئەو قەزیەی بووە. ئەوان گوتیانە ئەمەش خواین لەگەڵ ئەو خوای، ئەوانیش گوتیانن گۆ خوانین خوا تاکو تەنیایە. تویانە کاکە ئەو خوای خۆتان بپەرستن بەڵام گوێڕایەڵی مەش بن، هەرچی پێتان دەڵێ تویان نەخێر، بەس گوێڕایەڵی خوا دەبین تەبارەک و تەعالا. ئەگەر ئێوەش بەڕێی خوا دابچن برا گەورە و سەرسەر و عەزیزی ئێمەن، بەڵام بەڕێی خوامان دانەبەن دەگەڵتان دانابین و ڕێمان لێک زیادە بێتەوە. زۆر مهمە بزانین. تەماشە کە خوای گەورە چ دەفەرمێ؟ قل سیروا فی الأرض، بڕۆن سەیران بکەن، بەڵام فانظروا تەماشەکەن كيف بدأ الخلق، كو خوای گەورە ئەو مەخلوقاتی خەڵق، یعنی هەموو ئاەتەکان کە دینی دیلالە لەسەر چن بانگت دەکەن بۆی کە خوای خۆ بناسی. برا شیرنەکانی خۆ
بۆ لەو قورئانەی کە 114 سوورەتە ونیە لە ناو هەموو سوورەتەکان زیاتر خوای گەورە تەبارەک و تەعالا بە پێغەمبەری فەرمووە کە جەنابی دکتۆر ئیشارەی پێکرد بە جوبریلی داناردووە بە محەممەد بڵێ عەلەیهی سەڵات وەسەلام کە سەیید الئەوەلین وەلئاخرینە کە نوێژ دەکەن با لە نوێژدا یەکەم جار فاتحە بخوێنن بۆ چکە فاتحە ئیسپاتی عەبدایەتی و بەندایەتی ڕۆژانە دەبێ هەموو ڕۆژێ 17 جار لە نوێژە واجبەکان دەبێ ئیسپاتی عەبدایەتی و بەندایەتی خۆمان بکەین و بۆ خوا ستایشی خوا بکەین بەخوادا هەڵبڵێن کە شایستەیەتی کە زۆر گرنگە خۆشەویستانی خۆم ئینسان وەکو دکتۆر پێشەوەی کە بێمە خزمەتتان ئینسان ئەگەر خوای نەناسی بۆ خوا شتی نەکەی ئەگەر هەموو دنیا سەدەقە و خێر و خێرات بێ بیکەی بە فلوسێکی قەڵپە ئەزانی ئاگری دۆزەخ بەچی خۆش دەکرێتن پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئاگری دۆزەخ دەفەرمێ بە 3 کەسان خۆش دەکرێت بە کەسێکی خۆش دەکرێت کە لە پێناو خوا زاهریدا شەهید بووە دەیهینیتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەڵێ وەرە غیرەتم پێدا بووی شەهامەتم پێدا بووی چت کرد دەڵێ خوا لە پێناوتودا جیهادم کرد تا دەڵێ درۆ دەکەی بۆ هەندێک جەنگای بۆی بڵێن بە غیرەتە خەڵکیش لە دوای تۆ دەنگ و باست بڵاو بۆتیان فڵان کەس زۆر بە غیرەتە کەسێک کە خێری زۆر کردوون پارەی زۆر سەرف کردووە وەرە ئەتۆ ئەو هەموو سەرەت و سامانەن دابێ خوایە هەموم لە پێناو دەڵێ درۆ دەکەی بەس بۆ هەندێک بەخشیت بۆی کە بڵێن پیاوێکی سەخیە یانێ منت لەبیر نەبوو ئەوەی دیکەش کە خوای گەورە دەنگێکی داوەتێ دەنگێکی خۆش و قورئانێکی خۆشی دەخوێن ئەویش بە هەمان شێوە کەواتە یەک شت برا شیرنەکانی خۆم ئینسان ئەگەر یەک کردەوەت لێ قبولکە یەک کردەوەی ئەتۆ براوەی یعنی عمری خۆت بینێ پێش چاو 80 ساڵی 70 ساڵی لەو 70 ساڵی لەو 80 ساڵی یەک نوێژی لێ وەرگربی کیفایەتە یەک ڕۆژی لێ وەرگربی کیفایەتە بۆ چونکە خوای گەورە دەفەرمێ ئینەما یەتەقەبەل الله من المتقین خوای گەورە لە کەسانێکی پارێزکار عیبادەت و خواپەرستی وەردەگریتن ئەو جا خۆشەویستانی خوب ئینسان ئەگەر خوای خۆی ناسی بێمنەت دەبێت لە خەڵکی بێمنەت دەبێت لە هەڕەشە و گوڕەشەی خەڵکی تەماشەی ساحیرەکانی فیرعەون کەن کە دێن ڕووبەڕوو دەبنەوە لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ موسا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی کە خوای بناسن پێشەوەی کە ئاشنا بن بەخوا پێشەوەی کە ڕێی ڕاست ببیننەوە داوا لە فیرعەونی دەکەن دەڵێن فیرعەون ئەگەر ئەمە زاڵ بووین بەسەر موسادا عەلەیهی سەڵات وسەلام چ پاداشتێکمان هەیە لای تۆ داوای پاداش دەکەن دەڵێ جار جار دێڵم لە مەجلیسی من دانیشە ئەی مەمنونتی شەرەفمەندی گەورەترین خۆشبەخت ئەوەیە کەمە لە مەجلیسی تو دانیشی هێشتا خوایان نەناسیوە بەڵام کاتێک کە لە مەیداندا بەفعلی دەبینن کە ئەوەی کە موسا دەیکە عەلەیهی سەڵات وسەلام سەحر نییە ئەوەی کە موسا دەیکە عەلەیهی سەڵات وسەلام موعجزەیە لە لای خوا ئیمان دێنن کە ئیمانیان هێنا خوایان ناسی ئەو فیرعەونەی کە ئەوان ئاواتە خواز بوون کە لە مەجلیسەکەی دانیشن هەڕەشەیان لێ دەکا دەڵێگە پەشیمان نەبنەوە لە پێش چاوی خەڵکی دەستان دەبڕم قاچتان دەبڕم بە دارخورمانتان هەڵتان دەواسم هەتا خوێن لە لاشەتاندا لەبەر ئەو خۆرەی خوێن لە لاشەتاندا کۆتایی دێت کوڕە نەیانگو بابە وەڵڵا سوعبەتمان کرد ئەتووە جانێ بە بەڕاستیمانە کە تەماشەک هەمووشیان ها فەقضی ما ئەنتە قاض بێمنەتی هەرچی پێت دەکرێت بکە سوای لێکردن ببنە ئەو پیاوە ئیمان خواناسی بۆ چکە ئینەما تەقضی هذه الحیاة الدنیا ژیانی ئەو دنیای کۆتایی دێ دەخوایەک پرسیارتان لێ دەکەم ئەوەی کە لێرە دانیشتووی پارە کە لێرە دانیش بووین
چەند لە ئێمە خزم و کەسمان لەدەست داون ڕۆیشتون نەمان بینمنەوە هەر بینە بەرچاوی خۆتان چەند عەزیز و خۆشەویست ڕۆیشتون پارەکە لێرە لەگەڵمان دابوون یان بابە یان داکە یان خێزانە یان مێردە یان کوڕە یان زیرانە چەند کەس هەستا بڵێم دەستی بەرزکەنەوە هەمووی دەستی بەرز دەکاتەوە لەوانەیە ساڵێکی دیکە یەک دیکە نەبینینەوە خواحافیزی بکەین لەو دنیایی بەڵام باوەکو مسلمانێک ئیماندارێک کە خواناس بچینەوە ئەو دیوی کە وەکو خواناس ڕۆیشتی خوای گەورە زۆر شت بۆ دەکات بەخوا لەوێن دەرێ ڕێزت لێ دەنێتن حورمەتت دەگریتن بەخوا تاجی ویقارت لەسەر سەری دادەنێتن بەخوا تاعەت و عیبادەتێکی کە کردوتە تەسەوڕ ناکەی چ پاداشتێکت دەداتەوە ئەوجا خۆشەویستانی خۆم عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕۆژێ بەکن شوانێکی دا تێدەپەڕیت دەڵێ کاکەی شوان دەڵێ بەڵێ کاوڕێکمان پێ بفرۆشە دەڵێ من نییە ئەمن شوانم دەڵێ هەر باشتریش پێمان بفرۆشە کە چیۆکن خاوەنەکە بڵێ گورجی خوارد ڕێژی بۆ دادەنێتن بڵێ گورجی خوارد ئەخوا ئێستا یەکی دیکە با شوانەشێک دەی گۆڵای خۆ شتێکی معقولە دەڵێ ئەدی خوا چەند مهمە بە خاوەنەکەم گۆ گورجی خوارد قەناعەتی دەکا بەڵام چێ قەناعەت بەخوا دەکا کە خوای پەروەردگار ئاگای لێمە کە درۆ دەکەم کە ڕاست ناکەم کە فرۆشتومە بە تو گورجی نەخواردووە هەموو دنیاشم دێ ئێمە ڕێکت نادەمێ بڕۆ ناشی نازیکەوە عەبدوڵای کوڕی عومەرە دەوێت تاقی کاتەوە ئەو خواناسیە زەرورە ئەو خواناسیە زەرورە بەو شێوە خواناسی بکەین خوای گەورە بەرەکەت دێتەوە ناو بەرەکەت لە تەمەنمانەوە دەکاتەوە بەرەکەت لە معاملەمان دروست دەکاتەوە بەرەکەت لە ژیانمان دروست دەکاتەوە منداڵەکانمان ساڵح دەبنەوە تەماشای مەریەمەکەن مەریەمە پێغەمبەرێکی خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەفالەتی کردبوو بەس هەندە کچێکی ساڵح بوو پێغەمبەریش نەبوو مەریەمە ئافرەتێک بوو بەس عیبادەت و خواپەرستی دەکرد لە شوێنێکی کە میحرابیان پێدەگۆ كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا دهات زكريا ناني بودينا تماشي دەکرد نانەکەی نانی لەوی چاکتر و باشتر و خۆشتر و بۆی دانراوە ئەنا لەکی هذا لەکوێت بوو مریەمەوە چێ بۆی هیناوی بەهار مەسەلەن بۆ نمونە بەهارێ دەهات ڕزقی پاییزەی لەکن بوو پاییزێ دەهاتی هاوینەی لەکن بۆ هاوینێ داهاتی زستانەی لەوێن دەرێ بوو وە چێستاش نەبوو دە سەلاجە و مەلاجە و بەزم و ڕەزم بیتن ڕزق هەڵبگیرێتن لەکوێ فەرمووی قالت هو من عند الله ئەو لە لای خواوە بۆم دێت ئەو ڕێز و حورمەتە ئەو گەورەیە چیژۆڵەیەک خوای گەورە ئەو چیژۆڵەی وەبیرە ئەو چیژۆڵەی ئیهمال نەکردووە ڕزق و ڕۆزی تایبەتی دەداتێ ئەوەش پێغەمبەری خوایە سەرسامە بۆ لەوێن دەرەناوەستاوە بەچی بەو مەحەبەت و خۆشەویستەی کە خوای گەورە هەیە و عەبدەی هەیەتی جا یەکشت زۆر خۆشە دەفەرمێتی یەرزوق من یەشاء بغەیری حیساب زەکەریا خوای گەورە ڕزق و ڕۆزی عەبدی خۆی دە بەبێ حیسابەوە عائد کوڕە شتی زۆرتریشم بۆ دەکات ڕاستە و خۆ زەکەریاش عەلەیهی سەڵات وەسەلام تەمەنی 100 ساڵە خێزانی 99 تەواو کردووە منداڵیان نییە باشە بۆ تا ئێستا من شتێکی وام وەکو بڵێ هەر داوام نەکردووە لەو خۆمش خوا ناسم هنالك دعا زكريا ربه ربي هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء رزق الدعوة مريم إخوان من دالة چیش بدە من داڵی دایە یانە نا من داڵی دایە برا خۆشەویستەکانی خۆم ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام بە تاقی تەنێ مابۆوە بابیشی دەگەڵدانە بوو بەس چونکە خواناز بوو خوای گەورە چی بۆ کرد
ئاگریان کردەوە ئیبراهیمی بسووتێنن. باشە ئیبراهیمیان هینا بە مەنجەنیقەکی هەرتا دەڵێن هەندێک ڕیوایەتەن بۆ معلوماتتان لە حاجیاوەی ئەو حاجیاوەی ئێستا ئەو لەو حاجیاوەی ئێستانە کە دۆڵێکی لێیە، یعنی دەڵێن ئەلەوێن دەریان ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام هایشتۆتە ناو ئەو ئاگرەی. زۆر بە دوای ئەوەی داناچم چکە هەندێک شتی خراپتر هەیە لەسەر کە چێ پێشنیاری کردو چێ ئەوەی کردو چۆن بیسووتێن و ئەوانە خوا ئیمانمان سەلامەت کات چکە لە هەموو قەومێکی خەڵکی باش و خراپ هەر هەبوو. کاتێک کە ئیبراهیمی دینن لە بۆ ناو ئاگری بیسووتێنن، ئەسڵەن ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام نەیزانیوە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو ئاگرەی بۆ سارد و سەلامەت دەکات، بە خەیاڵی دانەهاتووە. خوای گەورە پێی نەگوتووە، جوبریل پێی نەگوتووە ئاوەجا بەسەر بەرزی بڕوا، چکە ئینسانەکە بزانی لە شتێکی دەرباز دەبی خۆی قیت دەکاتەوە، بەڵام هەر بەسەر بەرزی و بە قیتی ڕۆیشتووە. چکە ئەوەی کە کردوێتی لێی پەشیمان نییە، معاملەی لەگەڵ خوا زەرەر ناکەی، زەرەری نەکردووە. حتا لە ڕیوایەتێکدا هاتووە کە دەیهاوێنە ناو ئاگری دەڵێت تەیر نەدەوێرا بەسەر ئەو گوڕێ ئاگریدا بڕوا دەسووتا، هەندە ئاگرێکی گەورە بوو. دەڵێت کە فڕێیاندا بە مەنجەنیق لۆ ناو ئاگرەکەی جوبریل هات بۆ لای، فەرمووی خوای گەورە ناردومی بۆ لای تو ئەمرت بە چییە؟ یەک ئیشم بە تو نییە، ئەمنیشم بۆ تو نەکردووە، ئیشی من لەگەڵ خوایە، ئەو خوایە ئاگاداری حاڵی منە. خوای گەورە چی بۆ من بڕیارداوە تەواوە. فەوڕەن خوای پەروەردگار چ دەفەرمێ؟ قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. زانایان دەفەرمونە گە نەیفەرموو بە بەردەن وەسەلامە، والله ئیبراهیم کوو کابرا لە ناو مجەمیدەی دەبەسترێتن ئاوا لە سەرمان دەبەسترا لەوێن دەرێ، دەبوو یەک پارچە جەڵی، بەس فەرمی بەردەن وەسەلامە، سارد و سەلامەت بە. ئیبراهیمی ئەزیەت نەدەی لە ساردیان، دووەرە ئاگر خوای گەورە پێی بڵێ هەندە سارد بە، ساردیەکەت بە ئەزیەتی ئیبراهیمی نەدا عەلەیهی سەڵات وسەلام. نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەوەی ئیبراهیم یەکلام بۆ خوا، خوای ناسی بوو. کێشە و سیراعی ئیبراهیم لەگەڵ قەومەکەی لەسەر خوای بوو. با کێشە و سیراعی من و توش لەو کۆمەڵگە و مجتەمەعی تێیدا دەژین با لەسەر خوای بیت. ئەگەر جوێنیان بەمەدا با تووڕە نەبین، ئەگەر ڕسق بڕاویان کردین کوڕە با تووڕە نەبین، کوڕە گەر لێیان داین با تووڕە نەبین، بەڵام ئەگە بێڕێزیەکیان کرد بەرامبەر بە خوامان با تووڕە بین، با نیوچاوانمان گرش بێ. ئەو جا خۆشەویستانی خۆم تەماشەکەن، پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام، دوو نمونەی دیکەتان بۆ باز دەکەم و کۆتای بە قسەکانم دێنم. پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لەبەڵ قەومەکەیان ڕایان کردووە. ئەو قەومەیان کە خزم و کەسی بوون، ئامۆزای بوون، پورزای بوون، خاڵۆزای بوون، ئاگاتان لێبیتن، 100 وشتریان کرد بۆ هەدی هەرچی بهینی تۆ تەسلیمی کاتەوە، بە مردیان بەزیندی چوونە ئەشکەوتێکی. لە ئەشکەوتەکەی تەبەنیشە خۆخوای گەورە دەیتوانی بوڕاقی بۆ بنێری، کوی برد بۆ شەوڕۆی، لەوێن دەرێ سواری بوڕاقیکا بەسەر سەری کافراندا بفڕیت و بڕوات و هەندێک بەرد و خۆڵ و خاشاچیان بەسەردا بکە، یوهانەیان بکاتن، هیچیان پێ ناکرێتن، ڕاست بیبا لە مەدینەی دای بەزینیتن، مکەڕەم معەزەز. بەسەنجینە من و تو دەنگۆکا کە جاوی بەوی کراوە بەمە ناکرێت کۆخ با بوڕاقیش لۆمە بنێری خوای گەورە، وەڵامە شۆ چی ویەکەی؟ هەنجینە ئەو قسە گەورا کرد. چوونە ئەشکەوتەکەی، لە ئەشکەوتەکەی لەگەڵ ئەبوو بەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کافرەکان هاتنە سەر ئەشکەوتەکەی، هەر لەسەر بەردەک، یعنی ئاوا تەماشەی بن لاقی خۆیان کرد با پێغەمبەریان دەدی عەلەیهی سەڵات وسەلام. ئیمامی ئەبوو بەکر کوردەواری خۆمان دەڵێ ڕوحی پێوە قایل نەبوو، نەک لەبەرە خۆی، لەبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. چکە ئەو پیاوە لە بین چێ دەعوە و بانگەواز و ئیسلامەتی نامینی کرد. سەری بردە بنجوێی، فەرمی ئەی پێغەمبەری خوا، هەر تەماشەی بن پێی خۆی کەندەمان بین. ئەوە ڕاوەسەن تەماشەیان کرد. فەرمی ئەی ئەبوو بەکر،
گومانت چیە بەرامبەر بە دوان ئیسێم خوایە ئین الله معنا خوا لەگەڵ ئێمەدایە با ئەوان زۆر بن با ئەوان هات بنەس بەس خوای گەورە وا دەکا نەمان بینن بینینیان نەیان بینین ڕۆیشتن ئەو جا خۆشەویستانی خۆم تەماشەکە ذەنون یونس توکە و دووناوەی هەم سەبری نەگرت لەگەڵ قەومەکەی لە مووسڵ قەومەکەی ئیمانیان نەینا بەجێی هێشتن هەرچی خوا پێ ناخۆش بوو دەیان کرە و قەومەی جاوە دەرسێکی زۆر عەجایبی تێدایە و بەسەر هاتە بەسە من ناتوانم هەمووی بە ئەوە تام بکەم کە ڕۆی خوای گەورە خستێ ناو زاری حوتی بەڵام جاری واشە ئینسان وەلی خوای گەورەشە پێغەمبەریش ئەگەر لە شتێکیشدا پەلەی کرد خوای گەورە ئیهمالی ناکات هاویش تێ ناو سندوقێکی هاویش تێ ناو بەحرێک ناو زجی حوتی حوتیش مەخلوقی خوایە خوایە بیخۆم ئەوە خواردنە یان ئەمانەتە ئەی حوت ئەوە خواردنی ئاگات لێ بیت بە جوانیش بیپارێزە بە جوانیشی پاراست لە ناو زجی حوتدا ئینسانی ئیماندار لە هەر شوێنێک بی لە سجن بی لە قەسر بی لە سەحرا بی لە بەڕ بی لە ناو تەیارە بی لە ناو باخیرەی بی نابی خوات لە بیرچێتە دوعا دەکا خوایە زوڵمم لە خۆم کرد و ئەنتە ئەرحەم الراحیم هەر ئەوەندەی دەڵێ خوای گەورە ڕزگاری کریان نا ڕزگاری دەکا بەڵام دەفەرمێ وەکەذالکە نونجی المؤمنین ئیماندارانیش دوعا بکەن فریان دەکەین و ڕزگاریان دەکەین موسى عليه الصلاة والسلام خوای گەورە تەبارەک وتەعالە ئەمری بە موسا کرد بەنی ئیسرائیل ڕزگار کە و بڕۆ ڕۆیشتن فرعون پێی زانی کە فرعون پێی زانین سەری دەدونان و فریب بە وەزیر و جەیشەوە ئەوە گەیشتنە نیل ڕووباری نیل نە پاپۆریان ئامادە کردوون نە بەلەمیان ئامادە کردوون بە مەلەش ناپەڕیەوە فرعونیش گەیشتێ بەخۆ بەو جەیشە و بەخۆ بە حەربە و بەخۆ بە هەموو شتێکی قال أصحاب موسى إنا لمدركون موسى تستلي كردين عليه الصلاة والسلام أو فرمو كيتينو بردستي فرعوني سيدا فرميتن إيمان وخواناسي ليرة دردكبه قال كلا إن معي ربي سيهدين نخير ناكينو بردستي فرعوني خواي قورا رقات ساريك ما بودادنيت رقات ساري بودانان ياننا ها أو بحري بو شق كردن برينو ولا برتساوي وانش فرعون ودارو دستي فرعوني غرق كرد نمونە ئەوەندە زۆرن هەر چەندێکی باسییان کەی هەرکەمن ئاخر قسەم برایانی بەڕێزم لەوانەیە بەشێکی زۆرمان کە لێرە دانیشتوین زۆربەی زۆری عومرەکەمان تێپەڕاندووە کەممان ماوە ئەو کەمەی کە ماومانە با هەوڵ دەین زیاتر لە خزمەتی خوای دابین با زیاتر خوای خۆمان بناسین با هەرچی کار و کردەوێ کە دەیکەین با لە پێناو خوا بێ بە تایبەتیش لە خەلەوات بە تایبەتیش برا شیرنەکانی خۆم گەنجە جوانەکانی خۆم ئەو عومرە جوانەتان لەگەڵ مۆبایلی مەبەنە سەر ئێستا ئەو مۆبایلە باوەڕتان بێ بۆتە دینبەر 24 ساعات ئاواینە عمری تو هەمووی دەڕوا دەگەڵ ئەو مۆبایلی ئەگەر ئیشیشت پێیەتی زۆر ئاگات لێبی چونکە ئەگەر نەشی کەیتۆ جارجار ئیعلانات و جارجار ڕیکلامێکت بۆ دێکە پێچەوانەی شەریعەتە زۆرت ئاگا لەوەی بێتن ئەلێوێن دەرێ دەردەکەوی تاچەنە من و تو خوای دەناسین ئەگەر ڕیکلامێک کاتە و ڕیکلامە پێچەوانەی شەریعەت بوو ڕەشیکەوە و ئیهمالیکە قەپاتیکە ئاوەڕ مەدۆ داخۆ کەس دیارەیان کەس دیار نییە خوا تا لێ دیارە خوای گەورە تاعات و عیبادەتی مولایەکمان قبولکە عاقبەتمان خێرکە والسلام عليكم ورحمة الله وبركاته.